بەڕێوەچوونی ڕێوڕەسمەکانی نەورۆز لە کوردستان لە گوندی چەشمیدەری هەورامانەوە دەست پێ دەکات. کەمتر لە مانگێکی ماوە بۆ کۆتایی ساڵی 1403 و دەستپێکی ساڵی 1404 هەتاوی. ئەم ڕۆژانە خەڵک لە ناوچە جیاوازەکانی کوردستان خۆیان بۆ بەڕێوەبردنی ڕێوڕەسمەکانی نەورۆز ئامادە دەکەن. لەم نێوەندەدا گوندی چەشمیدەر سەربەست سەوڵاوە لە پارێزگای کوردستان پێشەنگی دەستپێکی ڕێوڕەسمەکانی نەورۆزە. ڕۆژی چواری ڕەشەمە بە ناوی ڕۆژی توانەوەی بەفر و بەستەڵەک و پشکۆتنی شکۆفەکان وەک نەورۆز لەم گوندە جەژن دەگیرێت. هەموو ساڵێک بە هەزاران کەس لە گوندەکانی دەوروبەری هەورامانەوە بەشداری ئەم ڕێوڕەسمە دەکەن. هەموو ساڵێک بە هەڵکردنی مەشخەڵ و داگیرساندنی ئاگر و سەما و هەڵپەرکەی جوانی کوردی ژنان و پیاوان دەست لە ناو دەستی یەکتر هاوڕێ لەگەڵ گۆرانی و ئاوازی کوردی بەڕێوە دەچێت. لە ڕۆژەکانی کۆتایی هەموو ساڵێک و بەتایبەت دوا چوارشەممەی کۆتایی ساڵ کە بە چوارشەممە سووری ناسراوە لە ناوچە جیاوازەکانی کوردستان ڕێوڕەسمەکانی نەورۆز یەک لە دوای یەک بەڕێوە دەچن. نەورۆز لە زۆمرەی ئەو بۆنانەیە کە لە کوردستان حاڵ و هەوایەکی دیکەی هەیە. لە ماوەی 46 ساڵ دەسەڵاتی ڕژیمی ئیسلامیدا نەورۆزی کوردستان بەردەوام بۆنەیەک بووە کە تێیدا خەڵک وێڕای جەژنگرتن و شادیکردن هاوکات یەکگرتوویی و هاوپشتی خۆیان تاقی دەکەنەوە و پەیامی خۆیان بە زمانی شیعر و سرود و هەڵپەرکێ و گۆرانی و شادی لە بەرامبەر فەرەنگی باوی کۆماری ئیسلامیدا بە گوێی هەمووان دەگەێنن. بەرپرسانی ڕژیم نەورۆز بە نەریتێکی پێچەوانەی ئاینی ئیسلام دەزانن. بەم هۆیەوە بەردەوام هەوڵیان داوە کە بە هێزی سەرکت و پڕۆپاگەندە ئەم نەریتە لە کۆمەڵگای ئێران بسڕنەوە. بەڵام لەبەر ئەوەی کە دژایەتی لەگەڵ کولتور و دابوو نەریتێکی ئاوا جێکەوتوو لە کۆمەڵگای ئێران کارێکی ئاسان نەبووە، بەرپرسانی ڕژیم لە ئاسخۆڕاگری خەڵکدا بەرەبەرە لە هەڵوێستی خۆیان لەم بوارەدا پاشەکشیان کرد و هەوڵیان داوە لانی کەم سنوورداری بکەن. بەڵام هەر پاشەکشەیەکی ڕژیم لە هەمان کاتدا پێشڕەوی خەڵکی بەدواوە بووە. دژایەتی لەگەڵ بەڕێوەچوونی ڕێوڕەسمەکانی تایبەت بەم ڕۆژانە هەستی خۆڕاگری لە نێو خەڵکدا بەهێز کردووە و بەکردەوە ئەم ڕێوڕەسمانەی لە کوردستان بە سیاسی کردووە. هەموو ساڵێک لەگەڵ نزیکبوونەوە لە کۆتایی ساڵ و ئامادەبوونی جەماوەر و بەتایبەت لاوان بۆ بەڕێوەبردنی ڕێوڕەسمەکانی نەورۆز بەرپرسانی هێزی ئینتزامی ئەمنی و جێبەجێکار و دام و دەستگاکانی پڕۆپاگەندەی ڕژیم دەکەونەخۆ بۆ ئەوەی نەهێڵن هیچ چەشنە کۆڕ و کۆبوونەوەیەک بەم بۆنەوە شکڵ بگرێت. لەم ڕۆژانەدا نەهێڵن پێکەنین و شادی و خۆشی ئاوێتەی هیچ کۆڕ و کۆمەڵێک بێت. ئەوان کە تەنانەت لە سێبەری خۆشیان دەترسن نیگەرانن لەوەی کە ڕێوڕەسم و کۆبوونەوەکانی خەڵک ببێتە ئامرازێک بۆ دەربڕینی ناڕەزایەتی لە دژی ڕژیم. ڕژیم ئیسلامی لە جەژن و شادی خەڵک دەترسێت. ئەم ڕژیمە نەک هەر لە نەورۆزدا بەڵکو بە درێژایی ساڵ نایهەوێ بزەی شادی و خۆشی بکەوێتە سەر لێوی خەڵک. خەمۆکی و نائومێدی و بەهیوای خەڵک هۆکار دەبێت بۆ درێژەی تەمەنی کۆماری ئیسلامی. ئەم ڕژیمە کۆمەڵگایەکی ملکەچ و گوێڕایەڵی دەوێت کە تێیدا مرۆڤەکان لە ئاس ئەو چارە نووسەی کە ڕژیم بۆی دیاری کردوون سەردا بنەوێنن. ڕێوڕەسمەکانی هاوسەرگیری بە بیانووی ئەوەی کە تێیاندا حیجابی ئیسلامی ڕەچاو ناکرێت و مەودای نێوان ژن و پیاو لە بەرچاو ناگیرێت تێک دەدات. ڕێگری دەکات لە بەڕێوەچوونی کۆنسەرت و مۆسیقا. ئەو گەنج و لاوانەی کە لە بۆنە جۆرا و جۆرەکاندا لە دەوری یەکتر کۆ دەبنەوە و ساتێکی خۆش پێیەکەوە بەسەر دەبن دەداتە بەر ئەزیەت و ئازار و سوکایەتیان پێ دەکات. لە ڕاستیدا ئەگەر دنیا بەویستی ڕژیمی ئیسلامی ئێران بووایە ئەم کۆمەڵگایە دەبوو بە درێژایی ساڵ و هەموو ڕۆژێک بە بیانووی جۆرا و جۆر ڕەشپۆش و ماتەمبار بێت. بەڵام زۆربەی هەرە زۆری خەڵکی ئەم کۆمەڵگایە لە ئاس ڕژیمی ئیسلامیدا سەریاندانە نواندووە. هەروەک دەبینین سەرەڕای هەڕەشە و تەنانەت گرتن و زیندانی کردنیش لەم پەیوەندیەدا خەڵک لە سەر تاسەری ئێران هیچ گرنگیەک بەو دژایەتیانە نادەن. موسیقا و هونەر و گۆرانی و سەما و شادی لە حەشارگاکان هاتوونەتە دەرەوە. مەراسمەکانی چوارشەممە سووری و نەورۆز لە زومرەی ئەوانن. لە بەرامبەر فەرهەنگی کۆنەپەرستانەی زاڵدا
خۆڕاگری پێشکەوتن خوازانە سەری هەڵداوە. ئەزموونەکان نیشانیان داوە کە ئەگەر چی کردەوە سەرکوتگرانەکانی ڕەژیم ڕێوڕەسمەکانی نەورۆزی لە کوردستان تا ڕادەیەک لەگەڵ ئاستەنگ بەرەو ڕوو کردوێتەوە، بەڵام نەیتوانیوە ڕێگری لە بەڕێوەچوونیان بکات و خەڵک لەم بوارەدا ئەزموونی زۆریان بەدەستهێناوە و بە شێوازی جۆراوجۆر و لە شوێن و کاتی گونجاو ڕێوشێن و بربەستەکانی ڕژیم تێدەپەڕێنن. کۆماری ئیسلامی لە بەرامبەر شادی و خۆشی و چێژوەرگرتنی خەڵک لە ژیان سەری لە بەرد کەوتووە و هەوڵەکانی لەم بوارەدا بێهودە و بێئاکام بووە. ئەم چێژوەرگرتن و هیواداربوون بە ژیان ڕێک ئەو هێزەیە کە ترسی خستۆتە دڵی ڕژیمەوە. لە نەورۆزی ئەم ساڵی خەڵکی کوردستاندا بە کوێری چاوی دژمنانی شادی و ئازادی کچان و کوڕان بە پۆشینی جل و بەرگی ئاڵ و واڵا و شادی بەخش بەڕێوەبردنی نمایشی هونەری هەڵپەرکێ و ئاواز و گۆرانی ناوچەیی و داگیرساندنی ئاگری نەورۆز ڕێوڕەسمەکانی نەورۆزی خۆیان بەڕێوە دەبن. جەژنەکانی نەورۆزی ئەم ساڵیش وەک ساڵانی ڕابردوو ئاستەنگ و لەمپەرەکانی دژایەتی ڕژیم تێپەڕ دەکات و دەبێتە یەکێکی تر لە دیمەنەکانی خۆڕاگری جەماوەر و هێمایەکی دیکەی شۆڕشی ڕزگاری بەخشی ژن، ژیان، ئازادی.